وێنە بکە هەر کالۆریەک یەکسان بێت بە $1 هەمبەرگر $300 فینگەر $300 خواردنەوەی گازی $150 دۆنات $250 برا بەم هەموو پارەی چی بکەین؟ لەناو جستەدا خەرجی دەکەین باش نییە؟ زۆر باشە. دواتر هەمویان دەست لە ناو جستەوە. بەخێر بێن هاوڕێ ئازیزەکانم، ئێمە کۆ ئەندامی هەرسین مەترسن وەرنە پێشەوە. ئاگادار بن جەماعەت، ئەوانە دەیانەوێت پارەکانمان لێ ببەن. نەخێر برا، ئێمە تەنها ئیشمان هەرسکردنە. ڕێک وایە ئێمە هەرگیز پارە لە کەس وەرناگرین. باشە، دیارە قسەکەت ڕاستە. خواردنە خێراکان بەڕاستی گەمژەن. زۆر باشە خوێن، زانیمانم جارە بە $1000 لێ دەربچین. زۆر چاکە، ئیمن چەند قەرزارم؟ 150 وەکو نرخی پێشەکی لەگەڵ تێچوی هەرسکردنەکە. زۆر باشە فەرموو، سپاس برا دەتبینمەوە. خوێن بەردەوام دەبێت لە دابەشکردنی موچە بەسەر تەواوی جەستەدا. چۆنی دڵە گیان تێچووەکە چەند دەکا؟ $50 دەکات. فەرموو ئەمە بۆ تۆ؟ بۆ هەر یەکمان $50. واو نرخی ئۆکسجین بەرز بۆ تۆ یا چی؟ تکایە بۆ هەر گورتی لە $150. باشە باشە. تۆ $50 قەرزاری. فەرموو بەڕێزم دەست خۆش. بۆ منیش $50. باشە ئەمەش بۆ تۆ. گەورم مشکی بەڕێز چەند بدەم بە تۆ؟ 100 بدەرێ و تەواو بەسمە. سەبکە ماسولکە بۆ تۆ چەند؟ تەواوی ڕۆژەکە هەردانیشتوین بۆیە بۆ ئەم جارە تەنها $100. تەواو موچەکەت وەرگرت. زۆر باشە بابزانین چەندمان بۆ ماوەتەوە. $200 ئەمە ڕاستەوخۆ دەچێتە ناو بانک. ئەمڕۆ دەتەوێت چەندا بنێ؟ 200 کالۆری بخەرە ناو هەژماری چەوریەسیانیەکان تکایە؟ زۆر باشە، ئەم چەورێ لە ماوەی 24 بۆ 36 کاتژمێردا لە سکتا بڵاوە بێتەوە. زۆر سوپاس، دووبارە سەردانمەم بکەرەوە. هی سڵاو. بەه کەسی تر نییە جگە لە سەلەمون، گەنم، ڕێواس و ئەڤۆگادۆ. پێویست ناکا بترسن وەرنە پێشەوە. زۆر باشە، بە $1000 لێ دەرچوین ئەم جارش، بەڵام ئەو هەموو ڕیشاڵانە تێچووەکە گرانتر دەکەن. تێچووی هەرز دەبێتە $300. ئیخوای گیان تۆزێک ڕەحمەت بێت کاکە؟ خوێن بەڕێڕەوی موچە ئاساییەکەدا دەڕوات، بەڵام ئەم جارە ماسوولکە بڕێکی جیاواز داوا دەکات. بەڵێ بۆ ماوەی 20 خولە کڕامان کردووە بۆیە پێویستم بە چاکبوونەوەیە. ئەم جارە $350 دەکا. ها چیەڵێیت؟ ئەوەندەم پێ نییە با بچم بە خێرایی بۆ بانک و بێمەوە. لێرە چاوەڕێن بە باشە؟ سڵاو تکایە پێویستم بە قەرزکردنی 200 کالۆریە. بۆچی دەبێت لا لە سک بێت؟ ئەی ناتوانانی لە قازەکەنیان شوێنێکتر داوای بکەیت؟ برا هەموو شوێنانە بەتاڵن دەبێت هەر لای تۆ بێت. ئەی هەوار مەگری دەقەی ناپێتی دەدەم. فەرموو ئەمەش پشکی تۆ ئێستا پاک بووینەوە هیچمان لەگەڵێکا نەماوە. واو چەند بەتامە. ئێستا ئامادەم بۆ خولی دووەمی ڕاکردن. خۆراک ئاوا کار دەکات، جارێک لە سەرەوەیت و جارێک لە خوارەوە، بەڵام لە کۆتاییدا ئێمە هەر وەک خۆمان دەمێنینەوە.